ئەو هەواڵانەی لە سەرچاوی تایبەتەوە بە ئێمە ڕاگەیەندرا کە نازانم بە مەسرور گوترا یان پێی دەگوترا یان برادەر و شت هەن ئەڵێن پێی گوتراوە دەشت دەڵێن نەخێر پێی نەگوترایە بەهەرحاڵ مەسرور بارزانی لای ئەمریکیەکان ئاوت بووە ئەوە زانیاریە بە ئێمە گوترایە بەڵام مەرجیش نییە ئایا سەتا سەد وەکو مەسعود بارزانی دەبتە شەرت کە دەبێ لا بکەوێ یان ئەوە تا پێشنیازێکی ئەمریکیەکانە ئەوەش ئەو خاڵەش هەیە یان ڕووداوەشی سیاسی دێتە پێش وەکو شەڕی داعش کە تەمەنی مەسعود بارزانی 2 ساڵ درێژ کردەوە بەڵام بەر لەوەی بچین سەر هۆکارەکان دەوی بڵێم کە ساڵی پار کاگرەزەر گەڕاوی ئەو وتانەی منی گوتووە لە مانجی 6 لەین کەشە خواردن ئەوە بە ویژدان بڵێن یەک و ئەوە کە سەرۆکی کابینەی دەیەم ئەگە دروست بێ مەسرور بارزانی نییە ئەوە زانیاریە بە زانیاریش ڕاضیات نییە سەد باڵی بکەمەوە بۆ وایە یانیشێک لەو شتانە بەڕێزان لە ڕووی ناوەخۆ سەرکەوتو نەبوو لە مامەڵە لەگە حیزبەکان سەرکەوتو نەبوو لەگەر حکوومەتی عێراقکە لای غەرب زۆر گرنگە و مەرکەزە سەرکەوتو نەبوو لە بواری ئازادی سیاسی موقفێکی زۆر خراپی پیشاندە بدایەت هات بە چەک تەورداسی پێ بوو بەهەرحاڵ کۆی ئەوانەی لەسەر خڕبەوە بە تایبەت ئێستا کە هەرێمی تووشێ و قەیرانە کردێ و لەگە عێراق و یعنی کۆی ئەوانە وای کردیە کە ڕێی غەرب لەسەری خراپی ئیتر بابزانین ئایا وەکو باوکی لای دەدەن یان نا و ئەوانە زۆر سەیرن ئاوڕیان پارتی تەقدیراتی زۆر سەقەت هاتی وەرە سەریکە لە ناوەخۆ نەوتیان دۆڕاند ئەوە بڕیاری دادگای فیدرالی کۆمەڵێک وەکو ئەنجومەنی پارێزگا و پەرلەمان و نازام چیان دۆڕاند دەواازە سنوورەکان سە عێراق بە کامیرە سیر دەکە ها کابزان مەتاڕشتیان لێوەرجی جیرا چ دەگەدەت سیناتۆرە هیناکە من ئەو دەمیش گوت و کاچخۆم ئەو سیناتۆرانە وەکو یاسین خدر و جەلال پەرێشان خاڵاوە پشتگیریمان دەکە وەکو ڕیفراندۆم دەبی حکوومەتی عێراق موچە بدە غەرب نایە پشتگیری لە سیستەمەکی فیدرالی یان هەرێمێک بکات دژی مەرکەز کە مەرکەز خاڵی بەهێزی زیاتر بی لە مامەڵە داوای ئەو دەکە 150 داهات بدە نەوت بە قاچاغ نەفرۆشێ مامەڵە بکە غازیش کە دەی کە دەبێت پرس بە مەرکەز بکە ئەوە بۆیە غەرب پشتگیری ئەو خاڵەی پارتی ناکاتن هەر لەبەر هەندوو ینی لەگەر قانونە کاکە لەو ئەمریکا هێزی بەرامبەر خۆی بەکارینە دیتان کە ویلایەتە گویستی تەمەڕوت کە لە بڕیارش ترامپی هێزی لە بۆ نارەزەرەوەرەی هەرێما و کە بەو هەموو سەقەتی و فرتفێر و غیلە و غەشەوە دەڕا بۆی ئەوە دووش هەتا لەسەر عێراقی شاڕیان زۆر سەقەت بوون ئەوان چاویان لەوە بوو مەسعود بارزان 1 ساڵە لەگە سونە و باسیەکان تەنسیقی کردیا و تورکیا هاکە عێراق دەڕوخێ و ئەو هەموو محلی لە سەقەت لە دوای سەقەتانەی فرێدە ناو سوسیال میدیا هەسبەی لە عێراق درا عێراقمانجی 78 نامینێ و بەعزێگانی خڕە کردەوە ئەو پارە نازدارەی و خەڵکەی داسونەوە بەعزێگان وەڵا ئەخیری عێراقەچی بە قووەت سوودانی زۆر لەوا سەرکەوتوتر بوو لی نەگەڕا 8 دەخل بە شەڕ بێ عێراقی بە کەمترین زیان دەرچوان بە پێچوانەوە لای ئەمریکیەکان ئەوان پۆینگ بوون و ئێستاکە مەعاش و موچە و پارە هەموو کەتە بەردەستیوان هەرێمەک دەبی بپارێتەوە ئەوە 2 مانگە مەعاشمان نادەنێ هەمووی لەو تەقدیراتە سەقەتانای کە لەسە عێراقیان بوو لەسەر ئێران چاویانەوە بوو ئێران بڕوخێ کە نەڕوخە ئەمە ئەو کاتیش لە بەوە منی وتما عێراقەشی بەهێز دروست دەبی ڤیدیۆ هەیە من نامەوێت هەموو جارێ دووبارەی کەم بەس تەحەدا دەکەم لەو 6 مانگەی وتما تورکیا دوای ئێران دێ فەعلەن وا بڕەدێ ئەوە 105 ناتۆیان لە سەدانە دەگەی تورکیا بەخۆی لیرەی مفلیسە 105 ناتۆی کو پێ دەدرێ ئەوە زەختی وا بڕەبڕە لێ دەکرێتن لەسەر کێشەی کووردا و ئێرانیان لە دوای ئێران دێنە سەر تورکیا بەس بە میتۆدی تکەیتیا ئەوە ئێران باڵە ڕیفۆرمەکەیان هینا پێش باڵە تونندڕەوەکان لە ناوبرد سەرچیان لە ناوبرد کۆی ئەوانش عێراقەشی بەهێزیشان هێشت بەڵام لێ ناگەڕێن ئەوان ببنە دەوڵەتێکی زۆر بەهێز کورد لەو بینی ئەمە گوتیتمان حقوقی باشی دەدرێتن بۆیە بینەوە سەر ئەو خاڵی کۆتایی ئەوەل و کۆتایی مەسرور بارزانی لە سیاسەتەکانی لە هەرێم فەشلی هیناوە بۆیە لای ئەمریکیەکان ئۆکەی ناکرێت لە عێراق ئۆکەی ناکرێت ئەوی مزار لە ئێرانیش ئۆکەی ناکرێت ئایندەی نابێتن بەڵام با بزانین وەکو وتمان ئایاوەچی باوکی لەگە دەکرێت یان ئەوە تا ڕووداوێکی سیاسی دێتە پێش دەیکاتت سەرۆکی کابینەی دەیەم یان ئەو کابینەیە بێ مەسرور بارزانی دەبین